لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە کارەکانی و لە دوو پرۆژەی جیاوازدا هاوکاری گەیاندا 321 خانەوادە. پرۆژەیەکەمان 300 سەبەتی خۆراکە دابش دەکەین بەسەر 300 خێزاندا و پرۆژەی دووەمان 21 خێزان بە بڕی 8 میلیۆن 400 هەزار دینار بۆ هەر خێزانێک بڕی 400 هەزار دیناری بەسەریاندا دابش دەکەین. من لێرە دەمەوێت بەڕاستی لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا سوپاسێکی تەواوی هەموو خێرخوازانی هەرێمی کوردستان بکەم کە بەڕاستی لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵیش هاوکارێکی زۆر باشی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بوون. پرۆژەی یەکەم دابشکردنی 300 سەبەتەی خۆراک بوو بەسەر خانەوادەی هەژاران. پرۆژەی دووەمیش 8 میلیۆن و 400 هەزار دینار بوو بۆ 21 خانەوادە کە هەر یەکەیان 400 هەزار دیناری پێدرا. پرۆژەکانی بەخشین هاوڵاتیانی کەم دەرامەتی لەم جەژنەدا دڵخۆش کردووە. لە مێژە دەستگای خێرخوازی بەخشین یارمەتی و فەقیرانە دەدا. بەڕاستی لەبەرەوە نەبی بۆ خوایش وەزمان زۆر خراپ دەبی. بەڕاستی هەموو ساڵی ئیش خۆیان کردیە. بەڕاستی جێگای دەستخۆشیە. زۆر سوپاستان دەکەن. یعنی بارتان زۆر سوکردینە لە خوای بە زیادبی. هەموو عیلازمان زۆرە، ڕاستی نقستانیمان زۆرە، کرێسیاتی و قوربەسەری و بێ ئیشی و بێکاری. بەخشین نەبی بەڕاستی یعنی ژیانمان قورستر دەبی. ئەو بەخشینە زۆر هاوکاری فەقیر دەکە، یەتیمان دەکە، یعنی زۆر یارمەتی خەڵک دەدە. ئەمە مەمنونی دەبین و خوا خێریان بنووسی و خوا پاداشتیان بدە و بەڕاستی بە کەلک فەقیر دەی. ماڵتان ئاوا بێ و خوا خێری هەر هەموو بنووسی بە تایبەتی ئیمام سەعەلی باپیر. خوا خێری دەستگای بەخشین بنووسیتن بۆ نەخۆشەی ئەمە بەسەر کردەوە و یارمەتی ئێمەیاندا و خوا خێریان بنووسی. خوا زیان بەهەش بکە یا ڕەبی. لە بۆ جەژنەکەتان باشە ئەو هاوکاریان؟ ئایۆ باش الحەمدولیلا. خێر خوا خێرتان بنووسی یا ڕەبی. خوا خێرتان بنووسی. دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە تا ئێستا دەیان پرۆژەی دابشکردنی سەبەتەی خۆراک و جلوبەرجی ئەنجام داوە و سەدان ملیۆن دیناری لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەسەر خەڵکی شایستەدا دابش کردووە. بەخشین بە پاڵپشتی خێرخوازان لە پرۆژەکانی بەردەوام دەبێت. ئیدریس موحەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.